ئازیزان و خۆشەویستان هاتمەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی وەخەوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ ئیسماعیلی وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزب هێکمەتیسمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە ئەوزاعی سیاسی کە لەم ڕۆژانە لە ئێران دەگوزەرێ و تەقابل و ململانەی چەپ و ڕاست دژ بە جمهوری ئیسلامی لە کۆمەلگای ئێرانە. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هاوڕێ ئیسماعیل خۆشاتی بۆم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆیەوە کەم وەختانە لە اختیام ناکات داواڵز اختامی چمەز بۆ هاوکارانە بەرنامە و بینن لەگەڵ وەختەنە فەرموو لە خزمەتە. زۆر سپاس هاوڕێ ئیسماعیل، هەروەکو بۆ خۆت ئاگاداری کۆمەلگای ئێران لەلایەکۆ جمهوری ئیسلامی قاتڵ و غارەتگەر و جەنایەتکاری جمهوری ئیسلامی و کە لە مقابل خەڵکە قەراری گرتووە، لەلایە تریش و ئێتراز و ناڕەزایەتی بەرهەقی خەڵک ئەلەی کولیەتی جمهوری ئیسلامی لە سەحنەی ئێستای کۆمەلگای ئێرانە وجودی هەیە و لە رابطە لەگەڵ ئەوزاعی سیاسی ئێران و دەخالەت و ململانەی بینی چەپ و ڕاستی کۆمەلگا لە ئەبعادی وەسیع و بمانای کەلیمەی خۆی بمانای واقعی کەلیمە چ لە سەتحی ئەحزابە چ لە ناوخودی کۆمەلگایە لە کەف و کوڵایە و مشخەسەن ئەگەر لەم رابطەیە وەکو نوکتەیەک یا وەکو خاڵێک دەست بنێنە سەری حرەکەتێ بۆ کە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری مەشهەد بەهۆی گیان لە دەستدانی ئەو وەکیلە ناوەچکۆلەکەیم لەبیر چووە الان حضور زێنم نییە عەلی کوردی بەرحاڵ اتفاقات و دەرگیریهایەک یا مەترەکردنی شوعار و ئەمانە لەو ناو ئێتراز و ناڕەزایەتیە شکڵی گرت. ئێوە ئەم مەسەلەیە چۆن ئەبینن؟ بەڵێ من چەند نوکتە بێژم هەندێکەوە سەرخۆشیێکن لە خانەوادەی ئەو کەسەکە بێسڵا جمهوری ئیسلامی بە شێوەیە کوشتی و گەرێکی بێستا کوشتنەکەی کاتە ژێر فەشەوە و بێستا و بە جامای نمتان جامامی تەشکیل عەلی کوردی. بڵێ عەلی کوردی کە ئەمە جوز ئەو قوربانیانسە کە بێسڵا جمهوری ئیسلامی بە شێوەهای متفاوت کە مخالفین خۆی لەبینەوە میش لەبین بگە سەرخۆشیێکن لە خانەوادەکەی و لە کولە جمەش ئازاری خاوی بەڕێوەی لە جامای ئێران متا ئەگەڵ لەسەر چەند نوکتەی مشخص بڵانە ئەو نوکتەی کە تۆ باست لێ کرد لەسەر ئەم قەزیەکە جمهوری ئیسلامی کە لە دوای 46 ساڵ حاکمیت ڕەشی بەسەر جامای ئێران کە داستە پیاگە ئەم گشتە فەقر و فەلاکت و نابەرابەریە دوای تەبعیض بەسیەتی نەداری کە بەسەر و جامای هەوڵگە بێسە نتیجەی موجودیت جمهوری ئیسلامیە و مەردەم کە 96 بەرەو ئەملا هەرچەند کە لە ئێبتداوە کە جمهوری ئیسلامی داستە پیا بەسەر خەڵکە بە شێوەهای متواوە ئەز جملە بێسا جمش ژدان کە شکلی گەر عەلەی موجودیت جمهوری ئیسلامی هەر لە مەیانە بوو لە مەراکز کاریا بوو لە مەراکز ئامۆزشیا بوو ئەوەتە لە شوێنهای متفاوتە و ناو زەحمەتکێشانە لە کوردستانە و عەلەی موجودیت جمهوری ئیسلامی خەڵکاتە مەیان کە بێسا حکوومەت نەمێت نەکبەتی وێسا لەسەرشان کەمە بێتەوە کە بڕێت بۆ مەردم خەریک وێسا زندگیکی خۆیان بەڵام ئەمە یەک مەسەلەی مشخص بەڵام ئەگەر بە تەواشاکەین بەرامبەر بە ئەم مەسەلە کە بێسا جمهوری ئیسلامی نەبێنێت دوو جنبش لە جامعە وجودی است کە عەلی العموم و بە تۆرە کولی لەسەر بێسا جنبشە ڕاستی و جنبشە چەپە من نکتە گەڵمەوەجی جنبشای ئاعتراضی اجتماعی بطور واقعي للجامعة بوجودية بالأساس واقعيات عيني اجتماعي كالجامعة وجودية هيج حزب وجريان والسازماني السياسي ويصاو بوجود ناوغا وأحزاب وجريانات سياسي قرايشان متفاوتة ويصار سياسة تلاشى كان بطور سازمان يافتون متشكل بو جهة بيدان بو شكل بيدان بو احتلال نارضايتي اجتماعية بو جنبشا كخوين بين متنغنبات سياسي طبقاتي اجتماعية لجهات منافع طبقاتي اجتماعي خويانا دوای بيتو تلاش كن كالترناتي خويان پرچم خویان کن به پرچم او جنبشا و بلو او جهت کبچن کا و اوانگریکیانا اما مسئله کی اساسیه لا بيصا ثاني بيجي نجينا فرموني كبيصا احزاب ومازي توقعاتيه كده جامعه وجوديه كباسي لكن كلن لا احزاب راسو شفا جانا سوا اخيتا جنات راس
کە لەسەر مەسە بە قۆڵیاوتی متەوەسل بوون بە زەدوبەن لەبانەوە بە فشار هاوردن بە کودەتاکردن بە شێوەهای متفاوت گەرەکیان ئەو ناڕزایەتی توودەها لە جامعە وجودی هەست بەری پێ بگرن و ئاتڵناتیو کە مەد لەژەر خۆیانە کە باعث وایە کە ئازادی و بەرابەری و ڕفاه لە جامعە کە نەتوانێت متحقق پێیاکات ڕادیکالیزم ئیجتیماعی کە بەئێستا پەرە نەسێنێ گوسترش پێیان نەکات و نەوێتە باعثەوە کە مردم بەئێستا هەنگاوگەر و گامگن ئەساسی بۆ متحققکردن یا مادیەت پێدان بە ئازادی بەرابەری و ڕفاه و زندگیەکی عمومی و باش بەرامبەر بە بێسا بە زڵم و ژڵ و نابەرابەری کە هەڵی بگرن ئەوەتە بۆ متەوەست دەوێت و جرایاناتی چەبوو کۆمونیست وەکو ئێمە وەکو حەزب حکومەتیست و کولەن جنبشە شەب تەلاشکات لە ڕێگەی مەسەل بەرامبەر بە مەسەلەی جمهوری ئیسلامی کە بە تۆ نمونە کە نمادینە ئێمە سەرنگونی جمهوری ئیسلامی تلاشەکەین بە شێوەیەکی انقلابی بە سازماندەهی ئەو ناڕزایەتی عمومیە لەسەر جامعە لەسەر ئەساس ئەو واقعیەت عینی اجتیماعی کە وجودی هەست ئەوەتە سازمانی بین جهتی پێ بدەین و بەرامبەر بە ئێرتجاع قەومی مەسەبی ئێرتجاع متفاوت کە گەرەیەکە لە ناڕزایەتی توودەی مردم بە منفعت تەبەقاتی خۆی ئیسفادەکە ئێمەنا سازماندەهی و جهت پێدان و بێسا هەڵدان ئاڵترنات پەرچەمێک کە بێتە ئاڵترناتیوێکی سیاسی ئیجتیماعی تەبەقاتی و ئەکسەریەتە مردمێن جامعە کە بتوانێت لەژێر ئەو پەرچەمە ئەو بێسا ئەو جهتە کە کۆمونیستەکان چەپ کە بێستا جهتمان پێداگا کە ئەو جنبشە هەدایەتکە ڕاهبەریکە کە بتوانێت سازماندهی سەرنگونیکی ئینقلابی متەقە کە ئازادی باوی ڕفاه بۆ جامعە بێتە بەرەوە ئەم مەسەلەسە جا ئەگەر هەڵەو گەڕینەوە لەسەر ئەو مەسەلە وەکو نمات کە تۆ باسی لێ کرد کە مەسەن جنایەتی سەڵتەنەت تەڵەب کە بەێستا بەنەوەی خۆی بە نماد جنبش ڕاست ببوورە هاوڕێزمایل چون وەختەکەماکەرە هەر لە ئیدامەی ئەم تەوزیحاتە تا سوالێ تر مەتراکەم چون دوو پرسیاری دیکەمەیە و کاتەکەشمان زۆر کەمە هەروەکو بۆ خۆ داگاداری کۆمەلگای ئێران لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامیە و خوری جمهوری ئیسلامی کە دووچاری بۆحران و ناتەوانی و سەردەرگومی زۆرەوە بلاخەرە کارێک بە نەفی خەڵک ناتوانێت بکەوە هەرم ناڕەزایەتی وەسیعە کە لە مەیدان ئالامە باعثی نیگەرانی و ئەساس نیگەرانی ئەسڵی جمهوری ئیسلامیە و ئەو نیگەرانی و وەحشەتەی سەد چەندان بووە و ئەو ئیتفاقش کە بینین لە مەشهەدا ڕوویدا ئەم واقعیەتە نیشانەدا هەر لەم رابطەیە ئەم اتفاقی کە لە مەشهەد ڕوویدا و ممکنە بۆ چوار نەسل دوای ئینقلاب حکوومەتی سەڵتەنەتی و پادشایی ئەسەن معنا و مەفهومێکی نییە ئەگەر لە مەراسمێکی ئاوا لە ئیتفاقێکی ئاوایە تعدادی ئینسان بەیسا شعار بە تەرەفداری لە ڕەزا شانازان ڕوحەت شاد و ئەمانە و خەهانی گەڕانەوەی ڕەزا پەهلەوی بن پرسیارەکەی نەمەدە ئایا ئەم شعارە کە کوتم هیچ ڕەبتی بە چوار حتا 5 نەسلی دوای ئینقلابی ژنیە ئەتوانێت گویای واقعیەتی کۆمەلگای ئێران بێ ئەم هەموو دژایەتی و ناڕەزایەتی کە خەڵکەیانە دژ بە جمهوری ئیسلامی و لەم رابطەیە هەروەکو ئەلان خۆت ئیشارەت پێکرد ئیدامەکەی توانی جواب بەم پرسیارەی منەی بدەیتەوە سەیری تەحولاتی ڕاهبەریکردن و دوای جمهوری ئیسلامی قودرەتگیری لەلایەن چەپ و ڕاستەوە تۆ چۆنی ئەبینی کە خەڵکی کۆمەلگای ئێران دوای نزیک بە 50 ساڵ لە حاکمیەتی ضد ئینسانی جمهوری ئیسلامی بە قەولی معروف لە چاڵەوە نەکەونە چا و بۆ 50 ساڵتر بە دوای عمری کەسیفی جمهوری ئیسلامی و احتمالاً تەلاشی ڕاست و ناسیۆنالیزمی پرۆغەربی دووبارە تووشی مەخمەسە و گرفتاری 50 ساڵی تر ژیانی تەباه و نالەباریان نەبن فەرموو بڵایە یەک بێژێم لە ئێدامەیە قسە بەرگینەکان ماوە چواچوە مەتنەم سوالەوەیشا جواوە دەگێتەوە ئەو حرەکەتەیە کە مەسەن وەختی باسمانەیە کرد کە جریانی ڕاست جنبش ڕاست بۆ بەتایبەتمە سەڵتەنەتەکان لە هەمسوویکردن نەتەک جمهوری ئیسلامیە لە 1440 لە چەندین شوێنە کە وێسڵا خۆی نوێنیکە لە 1440 بوو کە مەسەن پاشامان کرد لە لەندەنە هێرشیان کردە سەر جریانات بەێسڵا ئەحتیاجاتی توودەی مردم
لە لەندەن لەو بابەتەوە ئەڵێ بێسا چەپ و ڕادیکاڵیم لە جامعە شعاریاندا لە منتەقەی لە ئەڵمان مرکزیا بوو لە ئەڵمانە بوو لە مرکز ئەوروپا و دوای بێتەوە ئەم حرەکەتە بە تۆر مشقەت لە مەشەدا کە مەسا هەفتەی گەشتن جوانێن نمادێکی ڕۆشن و مشخەسە کە لە قسەبەرگەکان ئەمان بۆ جەرایاناتە بێ ساڵات جنبش ڕاست هەمیشە متەوەسط دەبێت کە بەو ئینە کە بتوانێت کە بە قۆڵماڵیوتی لە ڕێگەی زۆر وتن دوایێت و سەرکوب و فڵانە فیساویشتەوە کە بێستا ئاڵتەرناتیڤ خۆی بە جامعە تەحویل کات ئەمە تەحمیلکردنە ئەو مەسەلەی کە مەسەلە کەوە تواشاکەین حرەکەتی کەوا لێکردی ئەم جەرایانات فاڵەنجیستە بێستا تەرەفدارە پارلەوی ئەم جوانە کامڵە هەمسوویتێک جمهوری ئیسلامی هەبوو نا ئەو شعائرە کە دایان لێنا کە وجود ئینێوکەوە نەخێر واقعیەتی جامعەیان باس ناکات ئەمان اتفاقاً لە هەمسوویتێک جمهوری ئیسلامیە کە قبلەنیش کە لە 1940 چەندی جا ڕزاپەلەوی باسی کرد وتی ئێمە گەرەکمانە بێسا سوپای پاسداران مێنێتەوە سوپای پاسداران مێنێتەوە کە بێتە باعیسەوە کە بەقۆڵ یاوتی کە نەزم و ئەمنیەت لەو جامەهانە فکر زەدووبەر دامێنە مەسەڵ قارەمانەوەن کە وەختی باسی مەسەڵ سلێمان قاسمی بوو قاسم سلێمانی کە مەسەڵ وەختی کە تۆ باشی شاوی دەکەیت ئەمان بە ئەنوان بێساڵ قارەمان خوێنێک کرد بۆیە کە ئەمان هەمیشان فکر زەدووبەند و لەبانەوە هینکردن و هەمسویکردن چون مەنافەت طبقاتی سیاسی اجتماعیان لە جامعە تەحمیل فەقر و فەلاکردن لەداری ژێرباکردن هەنەوە حقوق اجتماعی ئینسانی لەو جامعە هەست لەسەر جمهوری ئیسلامی هەمسوون هیچ تەقابڵی کیانی لەو بابەتەوە هیچ تەفاوتی کیانە کەین جامعەتیانش شاخێکی نوێژە خوێنن ئەمان جەماعەتێکیان کە بەو شێوە هینین وڵا ئەمان هەر یەک بێسا ئەهداف مەنافەت طبقاتی نەکەین منتا لەسەر مەسەلا ئاینەتە واقعیە جامعەیان ناین خوێنا ئەوان نزانن جامعەیان بێسڵا ڕشت سکولاریزم مۆدرنیزم ڕادیکالیزم بگی توولەی عەزیم اجتماعی لێرانە شڵی گرگا ئەم جنبشە واقعیەتی کە عینیە خاص و متاڵباتی جیای دینە دەوڵەتە مەسەب بە ئەمن خصوصیە ئاموژ بۆ ژەشتی جیا بێت ئەوە تەقی دەخای دەزنی خصوصیش کەسێکانیە دوایێتەوە مەجموعەی قوانینی کە ئرتجاعی و کۆنە پەرستانە کە لەو جامعە وجودە کە ئەمان لەبەدا پێشتر کە ئینیان کردو کە بێسا 5 بەڵامەشیان لە مەجلیسەکانە ئینی کردا کە بەر لە هاتە حکومەتی جمهوری ئیسلامی تەئیدیان نەکرد ئەنجایان توانینی کردوانە عەلەی ئەم ئەوزاعە خوازیایی ڕەفاه ئاسایش بەرابەری و بێسا زندگیی باشوور و عومیتر لە کولی جامعەی ئێرانە جا بۆیە ئەمانە ئەزانێن کە ئەم حرەکەتە ئەم ڕادیکالیزمە بەرەو ئێ ناچێ ئەمان سەرنگونی جمهوری ئیسلامی بە شێوەی انقلابی کە وەختێ متحقق بێ شکل بگرێت چە بوو ئەمە تەلاشەکات ومانە سازمانی جایسم مشکلاتی کە وجودیە دەم بابەتەوە کە سازمان یافتنیە بەڵام ئەوان پێیان وایە کە لە ئۆزاڕوا جمهوری ئیسلامی برسیەتی و نەدایی تەحمیل جامعە مستەئسل بووگە نائومید بووگە بەڵام نا بەرخەلاف ئەوە جامعە احتمالی بەخۆی پیاە کرد کە ممکن ئەتوانێت جمهوری ئیسلامی بەڵێ خوێنێت ئومیدوارە بە ڕۆخیان جمهوری ئیسلامی ئەمە یەکێک لەو مشکلەکە بێستا کل جنبش ڕاستی كل جميع راسي بلزل أو بتاعي بالجنايات السلطنة المشتاة أو جماعة كشوم الشعاريان ده وأنا وابس كده خد أتواني بيجي بنوعي وابس كده خد حكم يعني طلعت سباي باستان وما أو كذا كان بلام شكردن لسه شو وضعيته شو توقع للجامعة هز أجل هو بسيان تانس بيجي أجل من دوابته توزيع ده ببورة وبينشز قضية الوقت مع نما وآخرين برسياركم أويش بخد أقداري برخلافي عديد لجرياني الراس وسلطنة تلبو بقول معلوم شعبان بموخاو أو كساني واتاديو كالسباي باساران أبونو لنا وجمهوري إسلامي أبونو للرسانة وشبكاي عمومي جمهوري إسلامي أبون بهر دليل لجمهوري إسلامي براون يعني براون ورويان كروة تخارج أمانة لدوري سلطنة تلبو رضا پهلوي كوبون توا چندین جار توشی مخمسه بون بۆ خۆشیان و ئینقلابێک لە ئێران ساڵی 57 ڕوویدا ئینقلابێکی بەرهەق بوو دژ بە حکوومەتی خەفەقان و ساواک و تەعارۆزەکان و فەقر و فەلاکەتێکە لە کۆمەلگای ئێرانە لە حاشیە شارەکانە بوو ئەم ئینقلابە بەرهەق بوو بەڵام بە کۆمەکی غەرب و بەرحاڵ لە ڕاستیە ئەمریکا و ملیاردها دۆلار سەرف کرا تا ئەوەی کە جمهوری ئیسلامیان بە ئینقلابی ئێران هۆق نەکرد وەک وەسڵەیەکی ناجۆر و ئەمە بۆ هەموو کەسێ بە تایبەت بۆ ئەو نەسلەی والان چوار دەهە دوای ئینقلابی ئێران بە دنیا هاتووە و هیچ خاترە و هیچ شتێکی لە دەورانی پهلەوی ئەگەر سینە بە سینە باسکراوێت جۆز خەفەقانی ساواک و بگیر و ببەندەکانی هیچی تریتیان نەبووە و ئەمە تەحمیل بوو بەم کۆمەلگا
لەم رابطەیە ئەم جەماعەتە فاڵانجە دیارە بۆ ئەو هەمسووی لەگەڵ جمهوری ئیسلامی هەر جارێ بە جۆرێک وەک دمەڵ لە جێگایەکە ئاوا خۆی دەداتە دەرەوە و دژ بە خاستی بەرهەق و ناڕەزایەتی بەرهەقی خەڵکی کۆمەلگای ئێران دێنە ناو مەیدانەکە و فاڵانجبازی خۆیان دەست پێکەن. لەم بابەتەوە گەر تەوزیحاتێک کرد ببێ زیاتر 4 دقیقەش زیاتر وەختمان نەماوە. فەرموو. بەڵێ من نیشتەکی دەکەم لەسەر مەسەلا خواست و متالبات مەردم نەخلاف 50 تا خواست و متالباتی ئینسانی ئازادی خواهی طلبانە و مزدنیکی باشوە بەرهەق بوو بەرهەق بووەوە انقلاب مەردم کات بەیانیان کرد بۆ ڕفا بۆ ئازادی بۆ ئاسایش ئەوەختە زندگیکی باشتر لە سەطح عمومی کولی جامعە بوو دفاع لە حقوق اجتماعی ئینسانی کە حکومەت بەدەویشی پایماڵ کردو بۆ ئەوەی کە مەسا حکومەت ئیسلامیان بێت و ئەم مەسا مصیبەت گەلە بەسەرەوە جامعەدا سەپێنی قەتعەنەوە نەبوو. ئەو لە نتیجەی ڕادیکالیزمێکەکە لەو جامعە خاص و متالباتی ڕادیکال لەو جامعە وجودکەوە باعث بوو کل لە منطقەی خاوەنمیانە ڕادیکالیزم و ئازادی خوازی بێتە مەیان و ئەڵێ ارتجاع بەسا پەراویزی جامعەوە دوایەتە حکومەت ئیسلامیان هەوا بەسەر ئەو جامعە بۆ بە شکستکێشان انقلاب تحمیلیان کرد و انقلابیان بە شکستا کێشا. ئەمە حقیقەتێکە و ئیسەی بەطور واقعی ئەم خاص و متالباتی کە لە جامعە وجودیت جریان ڕاست وكل بيصا جلالات يعني كبيصا پشتیبانی ئەم قەزیاکەنومان ئەوەی کە بێسا لە جمهوری ئیسلامی ڕیشی کردگاهاتە سدرەوە بنەوەی خوان بەعنوان ئۆپۆزیسیۆن چ لە تەیف ئیسلاح طلبانە کولن جمشی بەناو جمشی ئیسلاح طلبان وابەستە بە جمهوری ئیسلامی ئەنوا وسان گرایشە متفاوتیان و ئەم تێفێ بێسا جلالات طلبدار پارلەوی و شجاع طلب و ئەمانە شاخهای متفاوتیان گشتیان و ترسێکە هەیەە لە ارتباطێک بێسا گۆستەش پیاکردن ئەو رادیکالیزم و خاص و متالبات ئازادی خانمان متالباتکە لە جامعە کە وجود یەز و ئومیدواربوون جامعە بە سەرنگوونی انقلابی جمهوری ئیسلامیە. بەڵام نکتەیەکە مەسەن لێرا وجودیە و تەکیدێک کەشێکدن مەبنایە مەسەلا مردم نایە متەوهم بە ئەو قەزیە بێت دوای دۆ قایناکە با جمهوری ئیسلامی هەر جمهوری ئیسلامی بڵێ کەستێ بێت باشە ئەمە ئەو مەسەلە بێسا خەتەرە جدی و ساسیزە کە جەماعەتی بێسا همه با همیان تبلیغ گشتی به یک وقایع یا با گشتمانیه که بین تفرقه نمیده بین اپوزیسیونا لذلك اپوزیسیون جنبش راست بو خوی دفاع عن منافع المدنیه که علی و اصلاح آزادی و برابری و حقوق اجتماعی پای انسان جنبش چپ و کمونیستی دفاع عن اصلاح آزادی و دفاع عن اجتماعی و جماعه کرد دو جنبش متفاوت دو خاص مطالبات گشتی اهداف تقییم نکرد بعد اجتماعی و توقعاتی و جوازا اما واقعی که اوج چون جامعه کی توقعاتیه تزاد أصلي تزاد بين كاد ويسلمايز تزادي كان لا وجود بيصار مخاطر منافع طبقاتية مثلا كأخلاقية جاء أوهم باهمية زيد وزيانيكا جريانات متفاوتة بيصار شكو كومونيستي محافل الرهبان عملي كاغان وكوموني جمشاي آزادي خاوي جمش جلان جمشاي مراكز أمريكية كوجود لما حل كان وزيستا بيصار أو محافل الرهبية كشيء هل بيشكليك أما تبليغ كان لسلام قضينا متوهم بد نعم متوهم من دسنا كبيسا قنا كجمهوري سامي هالكسي تبينا هالكسي بيتوم جل جام من هناك أمانة قانا حاضر كإدامة سباي باستان متابعنا بيتلو باش تجي لمسألة كردستان أو تبي جمش بزوان ناسيوناليزم كلها كوجود يزبنا أحزاب متفاوتة أما نيج عليها هجو برابريك وأزاد خير جامعة كردستان هن كان بإصلاح هل حاكميتها الشريك من تحت عنوان المسألة كل وبش تجي لكردستان كهو جامعة هذه كانت مسألة يقول يا السني قريب سلفي قريب لسلام قضايا أما جريانات كينة كجد وبكون أم جريانات بزوان ناسيونال كردشة تحت عنوان قضية مدافعة وقضية من وهل ليس مثلا تواشاين كبيصير جريانتي منو بجاك كأيما قلت مع الجمهورية الإسلامية الديمقراطية وبيت اللي بيت قصير قوت بيجيقل ما دمنا يمتوهم بن أو وقتها يمرو خوان أزبي بدون توهم سازمان بن متشكل بن ألترناتيو شب كتنيا ألترناتيو قبول رزقاري متحققين آزادي بابي دو جامعة تلاشي وكان وحاكمية مدن بلغاي ديمقراطية الشورى وتحقق بياكان يلن ارتجاع بشريانا تحميل بيت أما تنيا رجايا نائم بتوهم بن هي جريانية كبيصلا فرياي أو جامعة غير الشبو كومونيز ناكبه وشيم ألترناتيوا بيتا برشمو تحت الرهبرية بيصلا حزب السياسي وحزب الحكومي لكردستان أما متحققين أما تنيا رجا معنا سباز بويوش زۆر سپاس بۆ تۆزیحەکانم بەجاری پرسیارم نەماوە هەروەکو تۆش باست کرد دیارە خەڵک نابێتەوە هەمیان بێ دوای نزیک بە 50 ساڵ
کەسافتکاری و جەنایەتی جمهوری ئیسلامی و ئەمە یەک غەیرەممکنی تاریخیشە. ئەخر چۆن دەکرێت خەڵکیێکی لە عەسری ئینفۆرماتیک و نازانم تکنیک و سەنعەت و ئەم هەموو گلوبالیزم و ئیمکاناتە کە بەشەریەت دەڵام بەدەستێناوە بگەڕێتەوە بۆ 50 ساڵی ڕابردووی خۆی کە خۆی حکوومەتێکی دژی ئینسانی و وەحشت و دەمودەستگای ساواکی ڕووخانووە ئێستا بە 4 دانە فاڵان لەم لاولەلا شعاریەمادەن کە ئەم تەوهمە لە ناو خەڵکا دروستکەن و حکوومەتی 50 ساڵی ڕابردوو بۆ خۆیان گێڕنەوە. خەڵک لەم بابەتەوە بە نظری منیش زۆر لەوە ئاگاترن، زۆر لەوە ڕۆشنترن. ئەوەی جمهوری ئیسلامی نەگەرانی سەرنگونی خۆیەتی ڕاست و سەڵتەنە تەلەبیش ئەوە نەگەرانی ئێدامەی ئەو ئینقلابە کە لە 57 دەستی پێکرد و تا ئێستا مەوجەکانی نەخەوتۆتەوە بۆ ڕاماڵینی سەرمایەداری و ڕاماڵینی جەنایەت و دژی ئینسانی بوونی ئەمنەوە حکوومەتانە ڕانەوەستاوە و لە ئیدامەی خۆیان ئەمانەش تەلاشەکەن کە ئەم اتفاقە نەکەوێت. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداریت لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بۆ ئێوەش. بینەرانی عزیز و خۆشەویست، بەم جۆراتی نەکۆتایی ئەم بەشەر لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم.